بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئەمڕۆ لە خاکی پیرۆزی کوردستان ئەوەتاین لە دێی ڕۆست لە ناوچەی باڵەکایەتی سەر بە ناحیەی سمێڵان قەزای چۆمان پارێزگاری هەولێر. ئەم ناوچەیە ناوچەیەکی سروشت سەختە لە بەرامبەرمانە شاخی هەڵگورد لەم دیومانەوە شاخی حەسارۆس کۆمەڵێ شاخ و چەم و دۆڵی زۆر سەختی تایە. ئەم ناوچە بە درێژایی زستان و بەهار بەفرێکی زۆر زۆری تایە هەتا ئایسەگەش کە ئێمە لێرەین بەفرێکی زۆر لە پشتەوە باریوە. ئەم ناوچەیە ناوچەیەکی شاخاویە سروشتێکی زۆر جوانی هەیە کەش و هەوایەکی هاوینە هەواریە هەمووی شلالەی زۆر لە شاخەکان هایەتە خوارەوە. ئەوەی کە دێی ڕۆستی بەناوبان کردووە و ناوی ڕۆست چۆتە ناو دەیان کتێب و دەیان مەقالە و لە دەیان شوێنە باسی ئەم دێیە هەیە. ئەوەیە کە ئەم دێیە خاوەنی پیاوێکی زۆر تایبەت و بەناوبانگە کە ئەویش محەممەدی کوڕی ئیبن ئادەمی باڵەکیە. محەممەدی کوڕی ئیبن ئادەم خۆی لە ئەسڵا بڵێن کوڕی مەلا ئادەمی مەلا عەبدوڵای باڵەکیە. دوایەوەی گەورەیە بێت لە بنەماڵەیەکی پڕ لە زانست و عیلم پەروەردەیە بێ باوکی بەڕەحمەت مەلا ئادەم لێرە قوتابخانەیەکی زۆر گەورەی هەبووە فەقەیەکی زۆر زۆری هەبووە مەلایەکی زۆر لە سەر دەستیا ئیجازەی عیلمیان وەرگرتووە. هەر بەو شێوەیەش کوڕەکەی خۆی مەلا محەممەد پەروەردەیەکە بە پەروەردەیەکی جوان و هەموو عیلم و زانستە سەرەتایەکانی پێڵێ. پاشان هەر لێرەوە ئەینێرێ بۆ هەولێر لەوێش کۆمەڵێک لە زانستەکان خوێنێ پاشان ئەچێ بۆ سابڵاغ بۆ ئێران ئەچێ بۆ مەهاباد کۆمەڵی لەو زانستانە وەرەگرێ. پاشان ئەگەڕێتەوە لای مەلا محەممەدی بایەزیدی لەوێ لە سەیتەڵان ئیجازەی عیلمی وەرەگرێ و ئەبێتە مەلا. دوایەوەی ساڵی 1970 ئیجازەی عیلمی لای عەلامەی گەورە محەممەد عەبدوڵڵا وەرەگرێ ئەبێتە مەلا لە دێیەک لە پشتی ڕەواندوزەوە. لەوێ قوتابخانەیەکی زۆر گەورە ئەکاتەوە و خەڵکێکی زۆر بەدەوری کۆبێتەوە مامۆسا و مەلا و حوجەیەکی زۆر زۆرکۆ کاتەوە. کاتێ مستەفا بەگ میرنشینی ڕەواندوز بەمە زانێت کە ئەو زانا گەورەیە لەوێایە و ئەوانە ئەنێرێ بە شوێنە لە ناو شاری ڕەواندوزە مزگەوتێکی زۆر گەورەی بووە کاتەوە لەگەڵ کتێبخانەیەک و قوتابخانەیەک حوجەیەکیشی بووە کاتەوە. ئەو فەقیانەی کە لەوێ هەیەی هەمووی هێنێ بۆ ئەوێ لەوێ ڕۆڵێکی زۆر گەورەیە بینێ بە دەوریا سەدان وەکو باسەکەن سەدان لە فەقەکانی لە هەموو ناوچەکانی ئێران و عێراقەویانە دەوری کۆبنەوە کە ناوەکەی بە تەواتی دەرەکەوێ. مستەفا بەگ ئەیکا بە موفتی میرنشینی سۆران. بەڵام دوایی مستەفا بەگ وەفاتەکە کە وەفاتەکە لە سەردەمی میر محەممەدی ڕەواندوزی کوڕی مستەفا بەگە دووبارە ئەبێتەوە بە موفتی میرنشینی سۆران. بەڵام لەوێ کە میر محەممەد کوڕێکی گەنج و لاوە و خەریکی تۆڵە سندنەوەی مامەکانی خۆیە کوژێ زوڵمێکی زۆر لە فەقیر و هەژار و چینی چەوساوەکە و دوایەوە کۆمەڵێک پەلاماری خەڵکی بێتاوانە کوژێوەوانە. ئیبن ئادەم بەمە ڕازی نابێ محەممەدی کوڕی ئیبن ئادەم بەمە ڕازی نابێ و ڕختەی لە یەک دێ ئەڵێ ئەگەر بەو شێوەیە بکەیتە من ناتوانم موفتی ئەمینشێم چونکە ئەم تاوانە هەموویەتە ملی من لەبەرەوە من واز لەم کارێنم. ئەویش ماوەیەک خاوێکاتەوە بەڵام دووبارە دەستکاتەوە بەو زوڵم و زۆرەی کە هەیەی پەلاماری شنەوەگە پەلاماری لاهیجانە پەلاماری پردیەوە چی حیواناتی ئەو منتیقانە هەیە و حاصڵاتی ئەو منتیقانە کە هێنێ بۆ ئێرە. ئەویش دەڵێ ئەمە دزیە و ئەمە ستەمکاریە و ئەمە من قبولی ناکەم تۆ پەلاماری ئەم خەڵکە فەقیر و هەژارەکەی لەبەرەوە ئەبێ من واز لە موفتی میرنشینەکەی هێنم. ئەویشی تر لەوێ واز لە موفتی میرنشینەکەی هێنێ. هەندێک کەس پێی وایە کە گوایە بۆ ئەم دێیە دێی وێڵز لێرە نیشتەجێ بێ هیوا هەیەڵێن نەفی کردووە بۆ ئێرە. بەڵام هەرگیز میر محەممەدی ڕەواندوزی دەسەڵاتی زاڵ نەبوو بەسەر محەممەدی کوڕی ئیبن ئادەمە. چکە محەممەدی کوڕی ئیبن ئادەم پیاوێکی زۆر گەورەی ناوچەیی بووە هەتا لە بەغا حسابی بۆ کراوە. لەبەرەوە خۆی ئەڵێ من یەم لێرە نیشتەجێ بوو ئەو ماوەی تەمەنی ماوە لێرە خەریکی کتێبەکانێ بێ لێرە نزیکی 150 کتێبی زۆر بە قووەت زۆر کاریگەر و بەتوانە لێرە چاپەکات و بڵین ئەیان نووسێ دەستنووسی زۆرە نووسێ. دوایی لێرە بێ بە پیاوێکی گەورە و ئەو فەقیانەی لە هەموو لاکانی ترەوە ئەوەنەی کە ناو دەرەکە لە هەموو لاکانی ترەوە فەقیەن لێرە کۆبنەوە قوتابخانەیەکی زۆر گەورە دروستەکە هەتا ساڵی 1841 لێرە وەفاتەکات. محەممەدی کوڕی ئیبن ئادەمی باڵەکی ڕەحمەتی خوای لێبێ کە ئەمە مەرقەدەکەیەتی لە پشتمانەوە
پیاوێکی نووسری زۆر بەتوانا بووە تەنانەت یەکەم کەس بە یەکەم کەس دانرێ کە بە قەڵەمی کوردی بە وشەی کوردی ڕەسەن کتێبی نووسیوە. مەلاکانی ناوچەکە زۆر ڕخنەی دێگەن دەڵێن ئەم کتێبانە حیفە ئەبێ بنووسین بە عەرەبی بە ناوێ بە کوردی بە کوردی گوناحە. ئەویش پیان ئەڵێ ئەمە ئێوە وەکو هێلکەی وەکو جوچکەی ناو هێلکە وایە کە دژی هێلکەکەی خۆیەتی ئەو پێسەی خۆیش کێنێ فڕەیە ئێوەش ئەتانەوێ ڕەسەنایەتی خۆتان کوردایەتی خۆتان کە ئێوە ئەسڵتان کوردە بیشکێنن و بچن بە زمانێکی کە بینووسن. ئێمە بۆ نەین بە کوردی خۆمان بە پوختی خۆمان بە ڕەسەنی خۆمان زمانی کوردی خۆمان زیینوکەینەوە بۆ نەتەوەکەمان بۆچی بین بە عەرەبی بینووسین. خۆ من کتێبم زۆرە بە عەرەبی بەڵام با ئەم کتێبەشم هەبێ بە کوردی لەبەرەوە کتێبێکی جوان بە ناوی مشکات بە زمانی کوردی پاراو ئەنووسێ و کتێبێکی کە نووسێ بە ناوی زەهەب باسی ژیاننامەی خۆیەکە کە ژیاننامەی خۆی لەم ماوەیە کەچێ بۆ مەهاباد لێ فێری فارسیە بێت تا ئەگەڕێتەوە بۆێرەوە لێرە لەگەڵ میر محەممەدا لەگەڵ مەسەوا بەگا چ علاقەیەکی بووە کێشەی ئەم ناوچەیە لەگەڵ شێخەکانە لەگەڵ بەگەکانە لەگەڵ ئاغاکانە چی بووە هەر هەمووی لەو کتێبە باسەکە بە درێژی بەڵام بەداخەوە ئەو کتێبە دەستی پیاوێکی عەرەب کەوتووە بردوێتی بۆ بەغا لەوێک ئیسە و کتێبە دیار نەماوە بەڵام ئەڵێن لە کتێبخانەی ئەرشیفخانەی بەغا وەسایقی بەغا ئەڵێن هەیە نوسخەکەی بەڵام تا ئێستاکە ئەوەش دیار نییە. دیارە علامە محەممەدی کوڕی ئادەم هەروەکو باسکرا لە مقدمەکەی خەڵکی گوندی ڕوستێ بۆ بەڕاستی و هەر بەڕەچەڵێکیش هەڵ خەڵکی ئەو گوندە بووە و خۆی لەوێ ژیاوە کوڕی مەلا ئادەم بووە. مەلا ئادەمش زانایەکی گەورە بۆ بەڕاستی مەلەفاتی بووە و حاشەی بووە لەسەر زۆر لە کتێبەکاندا و زۆربەی زۆری کوڕەکانیشی هەر لەوێ بوون ینی منداڵەکانی کە باسەکرێت 12 کوڕی هەبووە هەمویان 11یان بە ناوی عەبد بووە تەنیا یەکە چەند نەبی کە ناوی ئەحمەد بووە مەلا ئەحمەد ئەویش زانایەکی گەورە بووە و یەک بوو لەو کەسانی کە دوای مەلا ئادەم ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە مەدرسە و پێگەیاندنی فەقێ و ئەوانە حتا باسەکرێت یەک لە فەقێکانی حاجی قادری کۆیی بووە کە زۆر هۆگری مەلا ئەحمەد بووە و کاریگەری زۆر هەبووە لەسەر ئەو زاتە. خاڵێکی جەوهەری لە ژیانی ئیبن ئادەم ئەو بووە کە علامە ئیبن ئادەم جگە لە بواری زانستی و لە بواری علم و زانست و ئەوانە مصلحێکی کۆمەڵایەتیش بووە بەڕاستی چ لە بواری کۆمەڵایەتی لە بواری حتا سیاسی هەروەکو باسەکرێ زۆرێک لەو خلافاتانی کە لەگەڵ پاشای کۆرە بووە لەسەر ئەو بووە ینی قبولی نەکردووە زۆڵ مستەم بکرێت لە ڕعیات ئەو شتانی کا زۆر شتکە ئەنجامی داوە ئەم پاشایە بەڵدی نەبووە لۆی تووشی ململانی بووە لەگەڵ پاشای کۆرە و حتا باسی ئەوە کرێکە دەرچوونی لە ڕواندز بەهۆی ئەم خلافە بووە. اینجا جگە لەو بواری سیاسیش لە بواری کۆمەڵایەتیش یعنی ئیبن ئادەم بەوم ناسراوە لە زمانی خۆیدا کێک بووە لەو کەسانی زۆر دژاتی ئەو کەسانی کردووە کە بە ناوی دین بەکاردێنین لە بۆ مەسلحەتی شخصی جا بە ناوی تەسەوف بێ هەر ناوی شتری هەبێ بەڕاستی. ئیبن ئادەم لەو مەجالە زۆر مەشهور بووە کە نەیویستوە هیچ کەسێک بە ناوی دین مەسلحەتی خۆی بە ناوی دین بەکاربێنێ و لە ڕێی تەسەوفی نامەنهەجی خەڵک کۆ بکاتەوە. بۆیە باسەکرێت کە مەولانا خادی نەقشەبەندی کە یەک بووە لە فەقێکانی ئیبن ئادەم و زۆریش کاریگەر بۆ بەو و تەسیراتی ئەوی زۆر لەسەر بووە بەڕاستی پاش ئەوەی کە تاو دەبێت لە گوندی ڕوست و لە ئیبن ئادەم سەفەر دەکات ئەبیسێت کە خەریکی تەسەوفە و لەو مەجالە ینی کارەکات ئیبن ئادەم خۆی سەفەرەکە و دیداری لەگەڵ ئەکا لەگەڵ کۆمەڵێک فەقێ و زانا و ئیمتحانی ئەکا بەڕاستی بەڵام پاش ئەوەی کە دڵنیا ئەبێ کە منهەجەکەی ڕاستە و تەسەوفەکەی منهەجیە ئیتر ئیزنی پێئەدا و مەجای پێئەدا ئەو کارە بکات. بۆیە ئیبن ئادەم بەڕاستی یعنی لە سەردەمی خۆیدا نایابووە وەک مصلحێکی کۆمەڵایەتیش کاری کردووە هەوڵی دواوە هەر شتێکی خلافی شەرع بێ بەڕاستی چ بە قسە جاری هەبووە حتا قناعەتەوە بەدەستیش بە قووەت یعنی ئەم منکەرە لابات و چونکە هەواداری زۆر بۆ فەقێ هەبووە زۆرجار هەوڵی دواوە بە قووەت و بە بەهێز ئەم ناشەرعیانە لابات و هەوڵ بدە خەڵک لەسەر ڕێگای ڕاستی ئیسلام بێ و ئیسلام وەکو خۆی بەکار بێت. لە ڕووی مێژوویەوە دڵیان باس کرا کە ئیبن ئادەم یەکێک بۆ لە زانەهەرە ناودارەکانی کورد لەو فترەیە وەکو مەسعود محەممەد دەڵێ کە چەند سەدەیەک پێش خۆی کەوتووە لە زیرەکی و لە لێ هاتوویەکەی کە لەو کاتی کوردستان جێڕایەتی چکە لەو کاتی وەک ڕەمزی مامۆسایانی ئاینی وەک ڕەمزی کەسایەتیەکی ئاینی لە کوردستان سەیرەکرا دیارە کۆمەڵێک هەنگاوی بڕیە بە ئەوەی کا ببێ بە
کەسایەتیەکی ئاینی کوردستان باکووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان لە باشوور زۆر شوێن گەڕاوە تاکو لە تەمەنی 30 ساڵی بڕوانامەی مەلایەتی بە تەواوی وەرگرت و هەموو زانستەکانی شەرعی خوێندووە. دواترەوە مستەفا ئۆغزبەک کە باوکی میر محەممەدە لەبەر لێ هاتوویەکەی دەیباتە ڕواندز و لەوەی نیشتەجێ ئەکا و کۆمەڵێک پرس و ڕاوێژی پێ ئەکا، بەڵام دوای ئەوەی ململانەیەک لە ناو خودی میرنشینی سۆران دروستە بیدی مستەفا ئۆغزبەک بیر لەوە کاتەوە کە میر محەممەدی کوڕی بکاتە میری میرنشینی سۆران، لەبەرەوە پێویست بۆ ئامادەی بک بۆ ئەم کارە، بۆیە تەکلیف لە ئیبن ئادەمەکە بۆی کە هەوڵ بدا میر محەممەد ئامادە بکە و دەرس و دراسی پێ بڵێ، چونکە ئیبن ئادەم یەکێک بوو لەو کەسانی کە مەلا بوو بەڵام هەر تەنها لە ڕووی شەرعەوە شارەزایینەوە بەڵکو لە بوارەکانی گەردووناسی ماتماتیک فەلسەفە لە زۆر بوار کاری کردووە ئیشی زۆری کردبوو، لەبەرەوە ئەو لای ئەو دەبێت بە قوتابی و پەروەردەیەکە. دوای ئەوەی کە میر محەممەدیش دەبێتە میری میرنشینی سۆران، ئیدی بە ڕسمی لەو کاتیەوە ئیبن ئادەم دەبێتە مفتی میرنشینی سۆران وەکو شێخ الئیسلامی یعنی سەردەمی عەباسی، لەبەرەوە زۆربەی پرس و ڕاوێژەکان لە ڕووی ئاینیەوە بە میر محەممەد بوون.